سڵاتان لێبێ بنێرانی زاری کرمانجیەم کاتتان باش هیوادارم تەندروستێکی باشتان هەبێ بە یارمەتی هاوکارانم پرۆگرامێکی تری سازیتان پێشکەش دەکەین. ڕێکخراو یەکەتی ئافرەتانی کوردستان 71 ساڵە بە بەردەوامی بێدابڕان خزمەت لە بواری ئافرەتاندا دەکات کە چەندین ئافرەتی بەتوانا و سەرکردەی پێگەیاندووە ئێستا لە پلە و پۆستی زۆر گەورەدا خزمەت بە وڵات دەکەن. لە بەردەوامی ئەو گۆڕانکاریانەی کە ئەم ڕێکخراوە دەکات لە نێو خۆی ڕێکخراوەکەیاندا هەفتەی ڕابردوو ستافێکی نوێ بۆ ناوەندی سۆرانی یەکەتی ئافرەتانی کوردستان هەڵبژێردراوە. ئەمڕۆ لە نێو پرۆگرامدا دەمانەوێت بزانین ستافی نوێ کێیە و هەروەها ئەو دەیانەوێت چی بکەن، کار و چالاکیەکانیان چی دەبن. خۆشین حاجی بەرپرسی ناوەندی سۆرانی یەکەتی ئافرەتانی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵمە بەرپرسە نوێیەکە. خۆشین خان زۆر بەخێربەی بە ناوی کارمەندان و بەڕێوبەر و ستافی دەستگای زاری کرمانجی پیرۆزبایی لە بەرەستان دەکەین. هیوادارم سەرکەوتوو بن بە ئەرکە نوێیەکەتاندا. فەرموو سڵاوی خۆت بگێنە. زۆر سپاس، دەستان خۆش بێ. سپاس، سڵاو لە بینەران، سڵاو لە جەنابتان. زۆر سپاس بۆ زاری کرمانجی و بۆ ئەم دەرفەتە. من خۆشین حاجی بەرپرسی نوێی ناوەندی سۆرانی یەکەتی ئافرەتانی کوردستان و سپاس بۆ ئەم دەرفەتە جوانە. بەڵێ خۆشین خان، اینجا هەستەکەم ئافرەتانی سۆران پێیان خۆشە زیاتر بەرپرسەکەیان بناسم بزانم خۆشین کێیە. من خۆشین حاجی دەرچووی بەشی ئینگلیزیم 6 ساڵ خزمەتم کردووە لە ئەنجومەنی پێشووی ئافرەتانی سۆران. ئێستاش وەکو بەرپرسی ناوەندی سۆران یەکەتی ئافرەتانی کوردستان هەفتەی ڕابردوو هەڵبژێردراوم بە خۆشحاڵیەوە. ئیتر لەمە دووە ستافی نوێمان هەیە، بۆیە من لە ستافەکەمدا بە شایانیان زانیم کە بمە بەرپرسی نوێی ئەنجومەنی ناوەندی سۆران یەکەتی ئافرەتانی کوردستان. باڵی سەرکەوتوو بیت. خۆشی خان، وەکو بەرپرسی نوێ یەکەتی ئافرەتانی کوردستان پێناسەیەکی ڕێکخراو یەکەتی ئافرەتانی کوردستانم بۆ بکە. بەڵێ بەتاکید. لە دیدی تۆدا ڕێکخراو یەکەتی ئافرەتانی کوردستان چییە؟ ڕاستە، ڕێکخراوی ئافرەتان ڕێکخراوێکی جەماوەری و دیموکراسی مەدەنیە کە خزمەت بە تایبەتبواری ئافرەتانەکە بۆ زیاتر برەودان بە ئافرەتان و بەرەو پێشوەخستن و چۆنەڵی دەرخستنی وێری و ئازایەتی ئافرەت. بەڵێ، تۆ خۆت خەڵکی نەحیوەرتەی. بەڵام زۆر پێخۆشە هەم ئێستا کاتیەوە، ینی کاتی گەشتیاریە، وەرتێ زۆر بەناو بانگە بە گەشتیاری. ینی ئەوەی سەرنجڕاکێشە ئێستا بەرپرسی ناوەندی یەکەتی ئافرەتانی کوردستان خانمێکی دوورە دەستە. ئەمە تا چەند گرینگە؟ بەتاکید زۆر سپاس، بەتاکید زۆر گرینگە. ئەمە نابێت تەنها جەخت لەوە بکەینەوە لە شوێنێکی دیاریکرا و بەرپرسێک هەڵبژێرین یاخود بۆ خزمەتکردن لە هەر شوێنێ. بەڕای من شوێنە جوگرافیا گرنگێکی ئەو تۆی نیە تەنها تۆ بتوانی خزمەت بکەی لە هەر بوارێک بێکە لە هەر شوێنێک پێویست بێ خزمەت بکەی. ئیتر زۆر خۆم بە خۆشحاڵە زانم کە خەڵکی ناحیەی وەرتێم و لە ئیدارەی سۆران خزمەتەکەم. ئەمە بارکی خۆمەزانم من وەکو خەڵکی وەرتێ هەموو کاتێک ینی حەزم کردووە بتوانم خزمەتێکی تەواوی دەڤەری سۆران بکەم. ئەمە ئەرکی منە، بەڵام بەتەکید زۆر پێویستە لە دەرەوەی سۆران و یانی دەوروبەریشی بتوانین ئافرەتانی تر لە ناحیە و گوندەکان بێنین بۆی خزمەتی زیاتر بە ئیدارەکەمان بکەن. بەڕاستی ئەو بەرەو پێشچوونانەی دەبینی هەم لە ڕووی ئافرەتانەوە، مثڵەن بەرەو پێشچوونی ئافرەتان هەمیش لە فکرەی خانەوادە کە گۆڕدراوە بۆ نمونە چۆن دەبینی ئەمە؟ بەتاکید گۆڕانکاریەکی زۆری هەیە. لە چاو ساڵانی پێشووتر گۆڕانکاری زۆرمان بینیوە. پێشتر لەوانەیە ئاسایی نەبووە ئەگەر بۆ نمونە یەکێکی وەکو من لە وەرتێەوە بێت تۆ ئیداریش شوێنێک بکەیت بۆ نمونە ئیداری ناوەندی سۆران بکەیت، لەوانەیە شتێکی گونجاو نەبووە ئیتر لە ڕووی کۆمەڵگایی ئەوێوە یاخود خێزانەکەم. بەس ئێستا وەک ئەی بینین و نمونەی زۆر هەیە جگە لە منیش بەڕاستی کە ئەمە شتێکی زۆر جێگای شانازی و خۆشحاڵیە. بتوانین خێزانەکان ئەبینین هاوکار و دەستی کچەکانیان ئەگرن بۆی زیاتر ئیداری شوێنەکان بکەن و زیاتر خزمەت بکەن. بەتاکید گۆڕانکاریەکی زۆریشمان بینیوە، چونکە لە ڕابردوو بە پێوەی خۆم ئەندامی ئەنجومەنی سۆران بووم، ئەندامی ناوەندی وەرتێ بووم ئەو کات. بەڕاستی ئەوەی کە بینیمان گۆڕانکاریەکی زۆر لەو چەند ساڵە ڕوویدا کە خۆم یەکێک بووم لەوانە ناڵم بە خۆما هەڵوتن نیە، بەڵام خزمەتێکی زۆرم کردووە لەو بواری تێگەیانی ئافرەت کە چەند مهمە تۆ بیت ئیش بکەیت لە ناو ڕێکخراوی ئافرەتان و بیتە دەرەوە لە ماڵەوە. بەڵێ، باسیەوەت کرد کە من کار و چالاکیم کردووە لە
لە ناو ئافرەتاندا دەمەوێت ئافرەت بهێنمە دەرەوە مەبەستمەوەیە بهێنمە دەرەوە ینی چاوکراوەتر بێت لە دەرەوە ئیش بکاتن تا چەند ڕێکخراویەکەتی ئافرەتانی کوردستان توانیوێتی ڕۆلی خۆی بگێڕێت لە ناو ئافرەتاندا. ڕاستە بەتایکی دەورێکی زۆری بینیوە من لەسەر و چەند ساڵی ڕابردوو قساکەم جگە لەو چەند ساڵێکە یەکێتی ئافرەتان چەندین ساڵە خزمەتی کردووە بەڵام وەکەوەی کە خۆم ئەزمونم هەیە و دەزانم ئەو چەند ساڵێ من لەناو بوومە و چی گوزەراوە و چی هەیە بێگومان خزمەتێکی زۆری کردووە ئافرەتی زۆری هێناوەتە پێش بەهرەی زۆر ئافرەتی دەرخستووە کە بەڕاستی ئافرەتی زۆر بەهرەدارمان هەبوو بەڵام تەنها پێویست بوو کەسێک دەستیان بگرێ و بەدەر بخرێن بەڕاستی بەتەکیید نمونەی زۆر هەیە ینی وەکو پێویست لەوانەیە نەبوو بێ بەتاکید لەبەرەوەی پێویستە زیاتر بێلەوەی کە هەبووە ئینشاڵڵا لە داهاتوو کە زیاتریشی بکەین بەڵام بەڕاستی ئافرەتی زۆر هەبووە و ئافرەتی زۆریش دەستیان گیراوە یانی دەستمان گرتوون لە ڕێگای ڕێکراوی ئافرەتان و هەنمانداون بۆ بەڕاستی پێشکەوتن و بەدەرخستنی بەهرەکانیان. خۆشی خان ئافرەت چۆن دەتوانێت خۆی بەرەو پێشەوە ببات؟ بەڵێ تەبعات کاگینزار من وەکو ئافرەتێک گەزانم هەموو ئافرەتێک بەهرەیەکی تایە کە جیاوازە لە هەر ئافرەتێک ینی تۆ بڕۆ سەد ئافرەت بێنە هەر یەکە و بەهرەیەکی جیاوازی هەیە لە خودی خۆتا بێ شتەکە بدۆزیتەوە ینی من ناتوانم بێم بڵێم من خۆشینم بەهرەکەی تۆ ئەوەیە ینی ئەبێ خۆت بەهرەکەی خۆت بدۆزیتەوە بزانی تۆ چیت هەیە بەڵام لەوانەیە تۆ نەتوانی سەرەتا بەهرەی خۆت بدۆزیتەوە بەس کە من قسە و بۆکەم بۆ منە قسەم بۆ ئافرەت کردووە سەرەتا وتوێتی هیچ بەهرەیەکم تیانە هیچ شتێک نییە من بتوانم بیکەم و خۆم بەرەو پێشەوە بم بەس کە قسەم بۆ کردووە باس چەندین نمونەم بۆ هێناوەتەوە لەسەر بەهرەکان لەسەر بەهرەی ئافرەت لەسەر توانە و هزری ئافرەت بەڕاستی شتەکان گۆڕاون بەهرەی خۆی دۆزیوەتەوە هزر و توانای خۆی تەواو بەکارهێناوە ئیتر لەو ڕۆوە ئەگۆڕدرێ بەڕاستی پشتگیری خێزان تا چەند گرینگە بەڕاستی زۆر گرنگە پشتگیری خێزان لەبەرەوەی ئەگەر من هەرچەند هەوڵ بم یارمەتی و هاوکاری ئافرەت بم پاڵپشتی بم وەکو ئێستا وەکو بەرپرسی ناوەندی سۆران قساکەم بێگومان هەرچەند لە ئیدارەی سۆران بتوانم هاوکار و پاڵپشتیان بم بەتەکی دەستی خێزانەکە ئەوانم پێویستە چونکە من بەیەک دەست ڕاستە توانم هاوکاریان بەڵام لە دەستەکەی تر ئەبێ خێزانەکەی هاوکارم بێ چونکە خێزانی تێگەیشت و بەڕاستی دەورە بینێ بۆی ئافرەت پێگەیشت و بێت لە هەموو خێزانێکیش لەوانەیە زۆرجار کێشەی کەم هەبێت کێشەی کەم هەرگیز ڕێگری نیە لەوەی ئافرەت نەتوانێت بێتە دەرەوە پێش بکەوێ بەڵام ئیتر بە پێی وەخت و بە پێی کات ئەو کێشە کەمانەش نامێنێکە هەیە. بەڵێ لای تۆ ئازادی ئافرەت چییە؟ چونکە ینی ئەمە زۆر قسە هەڵدەگرێت لەسەر ئافرەت ینی هەر کە باسی ڕێکخراویەکەتی ئافرەتانی کوردستان دەکەین لەگەڵ ڕێزم نازانم خەڵک فکرەیەکی جیاوازی هەیە هەست دەکایانی بەهەڵە لە مەسەلەی ئازادی تێگەیشتن دەمەوێت بزانم خۆشین خان چۆن ینی لە مەسەلەی ئازادی ئافرەت تێدەگات. بەڵێ تاوان ئەوە لەگەڵ ڕێزما زۆر شتێکی دوورە لە ڕاستی ڕێکخراوی ئافرەتان هەرگیز ئەو شتە نەبووە کە من پێشتر یەکێک بم لەو شەخسانەی کە وام بیرە کردەوە پێش بێم بۆ ناو ڕێکخراوی یەکێتی ئافرەتان کە گوێم لە خەڵگە بۆ ڕێکخراوی ئافرەتان وایە و شیرازەی خێزان تێکەدا و هزر و بیری تۆ تێکەدا و لە دایک و باوکت دوورە خاتەوە و سەرەتاش کە هاتمە ناو ڕێکخراوەکە زۆر تووشی ئەو قسە و ینی تۆنەڵی ئەو بیرکردنەوە بوومەوە بەڕاستی لەگەڵ خۆما کەوتمە شەڕ بەڵام کاتێک هاتمە ناو ڕێکخراوەکە و کارم تێدا کرد شتەکە بەڕاستی بەو شێوەیە ینی پێش پرۆگرام قسەمان کرد قسەیەکی تۆ زۆر سەرنجی ڕاکێشام وتت کە هاتمە ناو ڕێکخراوی یەکێتی ئافرەتان ئەم ڕێکخراوە وای لێکردن من زیاتر ڕێز لە دایک و باوکم بگرم بەتەکید بەڕاستی ینی ئەوە پژڕاز دەکەمەوە لەبەروی من ئەو کاتێک هاتمە ناو ڕێکخراوی ئافرەتان زۆر جار وەکو گەنجێک چۆنەڵی سەرکەشیمە کرد بە قسەم ناکردن زۆر جار ئەبینی هەر مناڵ ینی کچیان کوڕ سەرکەشیەکەن لەگەڵ دایک و باوک بەڵام ئەو کاتی هاتمە ناو ڕێکخراو بەڕاستی شتەکان زۆر جیاوازتر بوون بگرەوام لێ هات زیاتر ڕێز لە دایک و باوکم بگرم زیاتر ڕێز لە براکەم بگرم ئەوە شتێک نییە ینی بۆتە قسێک لە ناو خەڵک کە ڕێکخراوی ئافرەتان شیرازەی خێزان تێکەدا یان بیرکردنەوەی کچەکانمان تێکەدا من خێزانەکەم شاهێدی ئەوەن کە بەڕاستی شتەکان پێچەوانەی ئەوەن کە هەبوونە ئێستاش کە شانازیم پێوە بکەن لەو ڕۆوە ئەزانن کە ڕێکخراوی ئافرەتان منی باش کردووە نەخراپ چونکە ئەگەر وا بووە هەرگیز ڕێگەیان پێ نادام دووبارە درێژە پێ دەربم لە ناو ناوەندی سۆران یەکێتی ئافرەتانی کوردستان لەبەرەوەی ئەزمموی پێشتم کە بەرپرسی ناوەندی وەرتێ بووم ئەو کاتیان وت ناتۆستۆ بکە تەواو لەبەرەوەی گۆڕاویت وەکو پێویستنی وەکو جاران هزرت بیرکردنەوەت گۆڕاوە بەسی تر شتەکان بەڕاستی بەو شێوێ نەبوون باشتر بووم بۆی ئەوان دووبارە دەستیان گرتمەوە و هەوڵیاندا بەرزتر بڕۆم. تا چەند ڕێکخراوەکان توانیویانە ڕێگری لە تند و تیژی بکەن؟
بەتەکیت لە هەموو شوێنێک توندوتیژی هەیە کاگەنجانی بەڕاستی بە شێوەیەکی زۆر بەرچاو توندوتیژی جیاواز هەیە بەڵام ئەوەی لە توانای ڕێکخراوی ئافرەتانە بێ من وەکو تاکە قسە ناکەم وەکو ڕێکخراوەکەم قساکەم هەوڵێکی زۆرمانداوە من لە بەرزترین تاکو و بچووکترین ئەندامی خۆشمان ئەندامی ئاسایی هەوڵی ئەوەی ئەین توندوتیژی نێڵین ئەمە گرنگترین خاڵە لە ڕێکخراوی ئافرەتان بەڕاستی بێ لە هۆشداری و بێ لە تواناسازی و هەوڵدان بۆی بیان هێنە دەرەوە کار بکەن ئازادیان پێ بدەین یەکەم شت ڕێگری لەوەکەین توندوتیژی هەبێ چکە بەڕاستی لە ئێستاە توندوتیژی خێزانی یان باوک و برا بۆ کێزیان دایک بۆ کچیش بەڕاستی هەیە یعنی ئەوە شتێکی زۆر بەرچاو و دیارە کە بەڕاستی جێگای داخە تا ڕادەیەک لە کۆمەلگاکەمان ئێستا بەرەو کەمی ئەڕوە بەڵام تا ڕادەیەکیش هەرماوە بای ئەوەی کە ڕێکخراوی ئافرەتان هەوڵ بن بۆ نەمانی بەڕاستی لەگەڵ بەرەو پێشچوونی تەکنەلۆژیا توندوتیژیەکان گۆڕانکاریان بەسەر دەهاتووە لە کۆن و ئێستادا بەتاکی زۆر بەڕاستی لەبەرەوەی یعنی چۆنەوەی تەکنۆلۆژیا گۆڕانکاریەکی زۆر لە هەموو بارێک کردووە نەکرد ئەو باری کە جەنابەت باسیەکەی بەڵام ئیتر زۆر گۆڕانکاری هەبووە لەبەرەوەی چەندین زۆری توندوتیژی جیاوازتر هەبووە کە بە ناڕاستە و خۆ تۆ شخصەکە نەشیناسیت توندوتیژی و هەڕەشت لێ ئەکات کە بە شێوەیە هەڕەشە ئەکات بەس ماوە بتکوژیانی بەڕاستیت پێ بڵم لە ڕێگەی تەکنۆلۆژیا بەڕاستی توندوتیژی زۆر جیاوازمان بینیوە کەسی زۆر جیاواز هەیە کە جێگای سەر سوڕمانە جێگای داخە بەڕاستی گەنجانی ئێمە حەقە بێن خەریکی پێشکەوتن و کاری جوان بن نەک تۆ بێی لە ڕێگای ئاپێکەوە کە لە پشت مۆبایلەکەت دەی فەیسبووکێک یان سناپچاتێک یان هەر ئاپێکی بۆن منە تەکنۆلۆژیا دابنێت و بێی قسە بکەیت توندوتیژی بکەیت کچی خەڵک بترسێنی چکە بەڕاستی ئەوە زۆر جێگای داخە یعنی پێت وایە ئەگەر لە کۆندا تەنها باوک و برا مینەی ماڵەوەی بۆ نمونە توندوتیژی بەرامبەر کرابێتن ئێستا کەسێک کە لە دەرەوەی ماڵەشەوە بە ئامێرەکانی پەیوەندی یاخود تەکنۆلۆژیا دەتوانێت توندوتیژی بەرامبەر بکاتن بەتاکیدیانی بەڕاستی زۆر زیاتر بووە ینی هێشتا ئەوە کەم بۆتەوە باوک و برا بێت توندوتیژی بکە زیاتر لە ڕێگای ئەو ئینتەرنێتی کە ئێستا ئێمە هەمومان عالەمیان هەمویان پێمان شتێکی زۆر باشە بەتاکی چکە باش بەکاری دێنی بەڵام ئەگەر تۆ بێت و ئەو بەخراپ بەکاربێنی بێگومان و گۆڕانکاری زۆری هەبووە لەبەرەوەی پێشتر ئێمامان بینی باوک و برا توندوتیژی بەرامبەر کچە کرد بەڵام ئێستا گەنجێک بێەوەی بیناسیت بێەوەی کچەکە بیناسێ تەنها لە ڕێگای ڕقەمێکەوە یاخود هەر ئاپێکی ئینتەرنێت یان مۆبایلەوە بێت هەڕەشەی لێکات زۆر جار ئافرەتەکان دەڵێن هەر بەرەو پێشچوونێکی کۆمەلگا یەکەم قوربانی هەر ئافرەتە بەڕاستی وایە ینی ئەمە شتێک نەبێ بێمجامەلا شتەکە زۆر ڕاستە چونکە هەموو کاتێک ئافرەت قوربانی یەکەم بووە بەداخەوە بەڕاستی هیوادارم لە داهاتووی نزیک ئەو شتە نەمێنێت چکە بەڕاستی ئەویان هەمیشە قوربانی یەکەم بووینە بەڵام زۆری بوێر و ئازاشن ئافرەت بەڕاستی پێم وایە هەموو ئافرەتێک هێزێکی تایە کە زۆر جیاوازترە لەگە ڕێزم بۆ پیاوان لە پیاوان زۆر جیاوازترە چکە کە بەکاری بێنێ زۆر بەهێزترە بەڕاستی بەڵێ لە سۆران ڕۆلی ئافرەت چۆن دەبینی کاگەنجار من وەکو ئافرەتێکی دارەی سۆران قساکەم نەگۆکو ئافرەتێکی وەرتێ چکە خۆم بە خەڵکی ئێرەژەزانم لە ئیدارەی سۆران بەڕاستی ئافرەتی زۆر بەهرەمەند و زۆر بەتوانە و بەهێزمان هەیە هزری و زۆر شتی جیاواسی لە ئافرەتی سۆران بینی و بەڕاستی لە شوێنەکانی تر نایبینم یعنی بەپێ ئەوەی پەیوەندی کۆمەڵاتیم زۆر لەگەڵ هەموو شوێنەکانی دەوروبەری سۆران و بگرە هەولێر و سلێمانی و دوهۆک و کەرکووک و هەموو ئەنجومەنەکانی ترکە هەبوون کۆنتاکتی زۆرم لەگەڵیان هەیە بەڕاستی ئەو هێز و ئەو هزر و بیرکردنەوە و توانای کە لە ئافرەتی سۆران بینراوە ینی بێم جامەلا لە کەم شوێن هەیە لە شوێنەکانی تر ینی هەرچەند ئەبینی لە ڕێکخراوی ئافرەتانیش ئافرەتی زۆر بەتوانایە بەڵام ئەوەی ئیدارەی سۆران نەبێتە مجاملە شتێکی زۆر جیاوازە ینی ئافرەتی زۆر بەتوانە و زۆر جیاوازمان هەیە چکە توانایی جیاوازیان هەیە نەک هەمویان یەکشت بن بەڕاستی زۆر جار ئافرەتانی سۆران گلەی لەوە دەکەن دەڵێن وەکو پێویست بەرپرسیارەتی لە شوێنەکان بۆن هەم لە ناو حیزب هەم لە ناو ئیداریەکان حکومەکان
بەرپرسیارەتیان پێ نادرێتن. بە تاکید بەڵام پێم وایە ئێستا هەندێک شتەکان گۆڕاوە بە تایبەت ینی لە ناو ئۆرگانەکانی حیزب شتەکە زۆر جیاوازە کە زەق ئەو ماوە ناو خەڵک بینیوێتی لە ناو ئۆرگانەکانی حیزب زۆربەی لە هەموو شوێنەکان کەم شوێنی ئافرەتیتیانە بێ ئەو یەکەم پلێ بەڕای من کە زۆر جێگای دڵخۆشی و دەستخۆشیە بە تاکید کەم هەبوو سەرەتا ینی چەند ساڵ پێشتر توانین بڵین 8 ساڵ پێش ئێستا ڕێژەیەکی زۆر کەم لە دایری دام و دەستگا و حیزبی حکومیەکان کەم ئافرەتمانە بینی بەڵام ئێستا جێگای دڵخۆشیە لە شوێنێکە پێشتر بەس پیاوان ئیداریان تێکرد ئێستا ئیداریان ئەکرد ئێستا ئافرەتی تیا بەڕاستی. ئافرەت چۆن دەتوانێت پشتگیری ئافرەت بکات چونکە زۆر جار دەبینین خودی ئافرەت چاک بۆ ئافرەتەکە هەڵدەکەنێ لەگە ڕێزم بۆ جەنابوت و هەموو ئافرەتەکان زۆر جار ئەو تونوتی ژیانەی کە لە بەرامبەر ئافرەتێک دەکرات دەستی ئافرەتێکی شتێدا تاواکو تونوتیژی بەرامبەر پست دەکرێت ینی ئافرەت چۆن دەتوانێت پشتگیری ئافرەت بکات بۆی بەرەو پێش بێت بۆ نمونە من شتێکی زۆر جوانم لە ستافیەوە بینی دوێنێ چوبوونە لای خاتون نازەنین ڕێز و سڵاومان بۆ خاتون نازەنین هەیە بەرپرسی پێشووی ناوەندی سۆرانی یەکەتی ئافرەتانی کوردستان کە بە گوڵ ماڵاواییتان لێ کردو ینی ئەمەم زۆر پێی جوانە و پشتگیریکردنی یەکتری تا چەند ینی ئافرەت خۆی دەتوانێت پشتگیری ئافرەت بکات. بێگومان کاگینزاریانی لە کۆمەڵگەی ئێمەیە من وەکو تا قسە ناکەم بەگشتی قساکەم لە کۆمەڵگەی ئێمەیە ئافرەت ینی زیاتر توانایەوەی ئافرەتێ بشکێنێ لەوەی کە بۆ منە پیاوێک بێت چونکە ئافرەت زۆر بۆ ئەڕۆخەکە بینێ ئافرەتی بوای لێ کردووە ینی زیاتر تۆ حادەتەن ئافرەت ینی چۆنڵی حاتفیە لەو حاتفیە تۆ کە ئەبینی ئافرەتێک وا لە تۆکە زۆر زیاتر ئەڕۆخەیلەوەی کە پیاوێک ئەوە بەڕاستی جێگای داخە بتوانین ببینی ئافرەتێک دژایەتی ئافرەتێکە کایە خۆت ئەبێتە هۆکاری ڕوخانی ئەو ئافرەتە جوانترین شت کە لە نێوان ئافرەتە بێ بەڕای من خۆشەویستی و پشتگیریە بە تایبەتی لە پیشەیە کاگەی زەڕۆندەی لە پیشەیە ینی چۆنەڵی قین و ڕقۆقینە دروست ئەبێ لە هیچ شتێکی دروست نابێ بەڵام ئەوی من کە لە ئەنجومەنی سۆران و ناوەندی ئێستایی سۆران بینیومە شتێکی زۆر جیاوازتر بووە ینی کە ئێستا جەناب بمونێت بە پەرپرسەکەمان هێناوە خاتون نازەنین بەڕاستی ئافرەتێک بوو کە لێرەوە ڕێزوستان بۆ جەنابیان هەیە ئافرەتێک بوو بەڕاستی جێگای شەنازیە بۆ من و بۆ تەواوی هەواڵانم لەبەرەوەی تەواو خزمەتی ئێمەی کرد و ئێمەی بەڕاستی پێگەیان چونکە بە تەمەنێکی زۆر بچووکەوە ئێمە هاتنینە ئەمڕێ خرا من وەکو خۆم تەمەنم ئێستا 25 ساڵە ینی 6 ساڵ زۆر سوپاس لە 6 ساڵ پێش ئێستا کە هاتووم بێگومان بیرکردنەوە و هزرم لەگەڵ ئێستا زۆر جیاوازە ینی جەنابیان زۆر هاوکار و پاڵپش بوو ئیتر ئەوە بۆ ئێمە چۆن بوو نمونەیەکی جوانە لەوەی منیش لەگەڵ هەواڵان وابم منیش لەگەڵ ستافی ئێستام وابم منیش لەگەڵ هەواڵانی پێشتر وابم بەڵام ئیتر ئەوە ڕێگەیەکە بۆی ئافرەت سەرکەوێ بەڕای من کە بتوانی تۆ دەستی ئافرەتێکی تر بگری نەک پشتی تێبکەیت و لە دواوە بەڕاستی چەکۆی لێ بدەی لەگەڵ ڕێزم ئەمە شتێکی زۆر ناشرینەکە لە کۆمەڵگای ئێمە هەبێت بەڵام تا ڕادێک ئەوەی بینیومە لە ناو ستافی خۆش و پێشووتریش بینیومە هەمووی وەکو خوشکارمان کردووە و جێگای دڵخۆشی بۆ بەڕاستی بۆ من بەس ئەوەندەی کە بینیومە لە شوێنانی تر کە ئەبینم ئافرەت دژایەتی ئافرەتێکەکە هەتا زۆر جار کاگەنجاریانی بینیومە ئافرەتێک ئامادەی کەسایەتی ئافرەتی بەرامبەر بشکێنێ بەس بۆی خۆی سەرکەوێت ئێوە سەرکەوتنە لە پایچی تۆ سەرکەوتنت بەدەسێنایی وجدانت ئەی ینی چۆن بۆ کەسێک شتێک هەڵەبەستی یان بۆ ئافرەتێک کە هەر خوشکی ئێمەیە هیچ جیاوازیەکی نییە چونکە کەوتمان ئافرەت هەمومان نەگرێتەوە بەڕاستی ینی چۆن نەتوانین شتێکی بۆ دروستکەیت چۆن نەتوانی سەرکەوتنێک بە بەشکانی ئافرەتێک بەدەستبێنی بەڕاستی ئەمە ینی قسەی زۆر لەسەرمە ناکرێت چونکە جێگای داخە بەڕاستی ئافرەتی کۆن و ئێستا باسی ئەوم بۆ بکەنی جیاوازی ئافرەتی کۆن و ئێستا ئەزانی چۆنە ینی ئافرەتی کۆن و ئێستا من با لە دایکم و کەسەکانی دەوروبەرمەوە دەست پێ بکەم شۆڕژگێر بوونە کۆڵنەدەر بوونە تەنانەت ینی لە ڕێزی پێشمەرگەکان ئەتوانم بڵێم بوونە لەبەرەوەی زۆر جار باوکم باس ئەکات ئەڵێ کە ئێمە ڕۆشتینە شاخ و شەو نخۆنیان ئەکرد دایکم بەڕاستی وەکو شۆڕژگێرێک چۆنەڵی گەرنانی بۆ پێشمەرگەکان ئامادە کرد وایە یان هاوکاری کردنە ئەوە بەڕای من وەکو ئەو وایە تۆ لە ڕێزی پێشمەرگەکانەوە بی ئافرەتی پێشووتر زۆر بەهێز و بەتوانا بوونە بەڵام لە هەنێ ڕۆژەوە کاگەنجار ینی کزیەک هەبوو لە ناو ئافرەتان تا ئێستاش ئەم سەردەمەی ئێستاش بە تەواوی شتێکە هەرماوە نانەتوانین لەسەر حەق خۆیان بەجواب بێن لە بەرامبەر خودی پیاو
شتێک هەبوو کە زۆر جار زوڵم ئەکرا بەداخەوە کە لە پێشووتر هەبووە، ینی زۆر جار کچیان بە زۆر بەشوو ئەدا، زۆر جار لە خوێندان ئەوە هەبوو کە تۆ دژمنایەتیت هەبی لە خوێن ئەم کچە بدەی بە کەسێ بە ماڵێکخان ئەوە ماوە بە حکومەوەی تۆ لە ناو خەڵکای لە ناو بۆ نمونە گوندەکانی لای وەرتێ و دەڤەری باڵەکاتی ئەم شتە مایانی بە زۆردانی بەشوو نەخێری تەنانەت بڵێم من لەو چەند ساڵێک کە ئامارم هەبووە لە وەرتێ شتی واڕووی نەداوە لە باڵەکایەتیش ئەتوانین بڵین تاک هەبووە بەس بێ ئاگایی چاوی هیچ کەسێک بۆ نمونە لە گوندێکی زۆر دووری باڵەکایەتی کە چەند ماڵێک هەیە شتێکی واڕووی داوە، بەڵام ئەوە زۆر کەم بۆ تۆ لە چاوەوەی کە لەوانەیە لە 10 ساڵ جارێک شتێکی واڕوودا ئێستا، بەڵام پێشووتر زۆر بووە، یعنی زۆر بەمان دایکمان پورەکانمان یان چەند کەسێک نزیکمان بوونەتە قوربانی دەستی باوکو برا و کات بەڕاستی بەداخەوە نەگەیشتونە بە ئەو چۆنەڵی نەک دڵی خۆیان، ینی بە زۆر بەشودراون، بە زۆر ڕۆشت شوێنێک ماڵێک کە جێگای خۆیان نەبووە، جێگای ئەوان نەبووە بە حەزی خۆیان نەبووە بەداخەوە، بەڵێ ینی بۆیش زۆر جیاوازیە نێوان ئافرەتانی ئێستا و ئافرەتانی پێشتر چکەوەی ئێستا منەی بینم باوکان وەکو برادەروان بەڕاستی من لە خۆمەوە دەست پێ بکەم کە باوک وەکو هاوڕێ وایە بۆت، ینی شتەکان زۆر جیاوازترە بن بۆی ئافرەتانی ئێستا بەتەکی زۆر جیاوازترە لە ئافرەتانی پێشتر. ئێوە وەکو نوێی ناوەندی سۆرانیەتی ئافرەتانی کوردستان دەتانەوێت چی بکەن؟ کار و چالاکیتان چییە؟ ئێمە وەکو ستافی نوێی ناوەندی سۆران لە ئێستاە سەرقاڵی پیرۆزبایی پێگومان، بەڵام بەتەکیت کە دەستمان پێکرد یەکەم ڕۆژەوە تەنها باسکردنی ئێمە کە لە نێوان خۆمانە لەسەرەوەی کاری نوێ بکەین، ئیشی نوێ بکەین، بەڕاستی ئەمانەیە گۆڕانکاری زۆر بکەین، ئیتر ئەوەی کە هەبووە لە پێشووتر بەتەکیت بەردەوامە بێ خوول و گرنگی پێدان بە زۆر توانە و بەهرەی ئافرەت، بەڵام بەڕاستی بە توموعێکی زۆرەوە حەزەکەین ئیشی جیاواز و گۆڕانکاری زۆر بکەین لە ئیدارەی سۆران و لە داهاتوو ئینشاءڵڵا لە ڕێگەی کەناڵی جەنابتانەوە ئینشاءڵڵا هەرە بیندرێ بێگومان، چونکە هەمیشە زاری کرمانجی هاوکار و پاڵپشت بووە، ئینشاءڵڵا لە داهاتوو هەرە بیندرێ بێگومان. تا چەند ڕێکخراو یەکەتی ئافرەتانی کوردستان خۆی لەگەڵ سەردەمی ئێستا دەگونجێنێ؟ چونکە ینی 71 ساڵ تەمەن بێگومان گۆڕانکاری بەسەر ستایلی ژیان و هەم زۆر شت داهاتووە، خۆ گونجاندن لەگەڵ سەردەمدا تا چەند ئەم ڕێکخراوە خۆی دەگونجێنێ؟ بەتاکید کاگینزار لە کۆنگرەی نوێم یەکەتی ئافرەتانی کوردستان ئێمە پەیڕەو پرۆگرامێکی نوێماندانە، ئەمە تەواو ینی هەر ساڵێک کە کۆنگرە ینی هەر چەند ساڵ کە کۆنگراکرێ پەیڕەو پرۆگرامی نوێ هەیە، ئیتر لەو پەیڕەو پرۆگرامێکی ئێستا هەیە هافرەتان جیاوازتر بەتاکید لە ساڵانی ڕابردووە تا لە دروشم و زۆر شتی تریشەوە کار و چالاکیەکانی زۆر گۆڕانکاری هەیە، بەتاکید ئەوە بێ لە خودی ئەوە ببینرێک ئێمە چۆن کارەکەین، ئەو کات خەڵکەکە ئەزانێ بەڕاستی گۆڕانکاری و جیاوازی زۆر هەیە لە پەیڕەو پرۆگرامی نوێی یەکەتی ئافرەتانی کوردستان بە خۆشحاڵیەوە. لە کۆتاییدا دەتەوێت چی بە خانمان بڵێ؟ زۆر سپاس، بەتاکید ینی من تەنها ئەوە ئەڵێم بەڕاستی هەرگیز لەوە مەترسا بیتە دەرەوە و کار بکەی، چونکە توانایەک لە تۆدا هەیە کە لەوانەیە ئێستا پێت وابێ شاراوەیە، بەڵام کە دیتە دەرەوە کە بیر ئەەکەیتەوە تۆ توانایەک تێدا ئافرەتی تر تێدانە. بەڕاستی هیوادارم هەموو ئافرەتانی تر ینی لە کۆمەلگای ئێمەیە بتوانن یەکەم شت خۆیان بتوانن هەڵسنەوە و پاڵپشتی خێزانیان بەدەستبێنن، چونکە بەڕاستیەوە زۆر گرنگە تۆ بتوانی پشتیوانی خێزانەکەت بەدەستبێنی، چونکە خێزان گرنگترین شتە لە کۆمەلگایە و بۆ بەتایبەتی بۆ کچان. هیوادارم بتوانن پاڵپشتی خێزانیان بەدەستبێن و بتوانن بە هاوکاری ئێمەش کە هەمیشە لە خزمەت ئافرەتانی ئیداری سۆران و دەوروبەریشیا بم بتوانین بەڕاستی هزر و بیرمان بەکاربێن و تواناکانمان دەربخەین. هیوای سەرکەوتن بۆ هەموو ئافرەتان بەڕاستی. خۆت چیت بە خێزانەکەت دەڵێ؟ زۆر سپاسیانەکەم، من قەرزارباری خێزانەکەمم زۆر خۆشمیان بەڕاستی، چونکە هەمیشە پاڵپشت و هەمیشە هاوکارم بوونە، هەرگیز چاکەی ئەوان لەبیر ناکەم. زۆر سپاس بە خۆشین حاجی بەرپرسی ناوەندی سۆرانی یەکەتی ئافرەتانی کوردستان کە ڕۆڵ لە نێو پرۆگرام بووی. هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم، ڕێگاتان کراوە بێ. بەڵێ بنێرانی خۆشەویست، تاڵقەیەکی تر و پرۆگرامێکی تر بەخواتان دەسپێرم، خواتان لەگەڵ.